دا پیرانشار گەنجێک بە کەرەستەی جیاواز بابەتی جیاواز دروستەکات زانین لە کەرەستەی تایبەت و بابەتی جیاواز چی دروستەکات یەکەوە بینە دەبی فەرمە. من نیما بەهرام خەڵکی پیرانشار ئەم دەگەڵدار سەرکارم هەیە بە ئەنواعی هونەرەکان لە داری مەسەنوک و محەڕەقکاری منەبەتکاری کاری مجەسەما ئەوانە ئەنجام دەدەم. لە منداڵێ هەر حەلاقم بۆ کاری بووە ئەسلی بابم بۆ خۆکاری هونەری دەکرد بەداری نەبوو کاریوی بەڵام مەسەلەن خەتاتی تەڕاحی گرافی گەوانی دەکرد حەلاقە من بووم پێی مەسەلەن قەڵەم قامیشی بەداری ساز کرد بوو بۆ خۆی لەوی ڕایدی وردە من حەلاقم کەوتە سەر هونەری وردە ماشێنم سازکردن سینم هاتە سەرترە و جارەکانە تووشی داری بووم خۆشم لە داری هات ئیداممدا. دەرسم دەخێند زۆر شاگردێکی ممتاز بووم دەرسم زۆر حالی بوو لە دەروونی خۆمدا شتێکی گەورەترم دەوێت شتێکی زۆر جیاواز ئەو شتایدی بە دەرسی پێی نەدەگەیشتم دەرسمی دامەدا بە دەبوومە محەلیم دەبوومە دکتور بەڵام و ئارزووی دەروونی خۆم دەویدا نەدەدیتەوە وردەیدی هەر لە پڕا دەرسم وەلانا و هاتمە سەرە و کارەی بۆ واقعان حسێکی زۆر خۆش بوو زۆر ئەو حسەی دەمێت پێگەیشتم بە ئەوڵی شتەکانی کە دروستم کردم. كلن سێ بوعدمان هەیە توول و حەرز و ئیرتفاع پێی دەڵێن سێ بوعد ئەمە مشتی سێ بوعدی دەبینین مەسەلەن مجەسەمە تو دەبێت شتێکی سێ بوعدی چاکەی هەر سێک بوعدان دەنەزەر بگری ئەمە منەبەت ئەمە ئیستلاحەن دەکاری خۆماندا پێی دەڵێن دوو بوعد و نیم یعنی ناگاتە سێ بوعدی کەندەکارێ لەسەر داری لەسەر سەطحێکی ساف عمقێکی دەدەی بە کارەکەی ئەوە فەرقی منەبەت و مجەسەمەی محەڕەقکاریش بە داری نەقاشی دروست دەکەین کاملەن دوو بوعدی سەطحێکی ساف دارهای ڕەنگا و ڕەنگیری و بە سێرەکەی خۆتە هەر تەرح و نەقشێکی بێ بە دارهای مختلف دروستی دەکەی. لە حەلاقەی دەرونی خۆم کە بەدارە بە مجەسەمە سازی و منەبەتکاری و ئەو زوورە شتانەیە حەلاقێکی خاصیشم بە ڕشتەی ڕۆباتیکەیە مەخسووسەن ڕشتەی مهندسی پزیشکی مەسەلەن دەمتوانی بە ئەعزای مەسنوحی بۆ ئینسانەکان دروست بکەم ئەوانی ئەعزای بەدەنیان لە دەست داوە دەست لاق ئەو زوورە شتانە یا مەسەلەن بۆ سایری ڕشتەکانی دیکەم بازوهای کۆمەکی